پامی ئێمە بۆ ئەمڕۆ بۆ دهۆکێ خۆشەویستەکان ئەوەیە کە لێرەی بەیەکەوەین مێژوویەکی جوانمان هەیە لە دهۆک لە خەباتەوە بیگرە لە هەڵگرسانی شۆڕشی نوێەوە بیگرە لە شەهیدانی کە لە پێناوی ئازادکردنی کوردستانەوە بیگرە ئەمانە هەمووی لە مەفرەزە سەرەتاییەکانەوە بیگرە یەکەم شەهیدمان هەمووی لەم دەبەرە بووە یەکەم کەناڵی تەلەڤیزیۆنمان لەم دەبەرە بووە ئەمە ڕێبازی هەواڵ مامجەلال و کاک نەوشیروانی ڕەحمەتی بووە ئێمە بەم یەکگرتنەوەی یەکێتی و گۆڕان لە چەتری هاوپەیمانی ئەم خەباتە نوێ ئەەکەینەوە بەس بە شێوازێکی مەدەنی لە پێناوی پاراستنی ئازادی بۆ ڕادەربڕین ئازادی بۆ ڕۆژنامەگەری زۆر بەداخەوە ئەمڕۆ بیستم دیسان ئەمڕۆ ڕاگەیان کارێکی تر سزا دراوە حکم دراوە ئێمە دژی ئەوەین کە ڕاگەیانکار حکم بدرێ زیندان شوێنی ڕاگەیانکار نییە زیندان شوێنی مجرمە بۆ ڕاگەیانکارێک کە ڕەئی خۆی دەرەبڕێ کە ئێوێ گلەیەک بکات ڕەخنەیەک بگرێ بە هیچ شێوەیەک هیچ هۆکارێک نییە بۆ ئەوەی ڕاگەیانکارێک حەبس بکرێ